بە زمانی ئاماژە لەگەڵ یەکتری قسە دەکەن و زۆربەیان نابیستن، پێکەوەکاری دارتاشی و دروستکردنی کەوانتەر ئەنجام دەدەن. لەم کارگەیەدا 7 نابیست بە بەردەوامی و 12 نابیست بە شێوەی کاتی کار دەکەن. لە پێشە ڕێز و سڵاومەیە بۆ کەناڵەکەتان سپاسانەکەم کە ئێمەتان بەسەر کرد، چکە هیچ کەسێک نییە کە ڕووڵاڵان بەسەر کاتەوە. لێرە شوێن زۆرە ئێمە بۆی بڕێن، بەڵام ڕۆینە هەرکوێ زۆر ناڕەحەتمانەکەن. سوارە زۆر پاڵ پشتیمانەکە بۆ ئیشەکان، بۆ مەکتەب لێرە لەگەڵ مامۆستاەکانە بۆ فێربوون هاوکاریە زۆرمانەکات. لە هەمان کاتە ئەڕۆینە شوێنێکی تر ئەبێ دانیشین، لەی شوێنەکە وەرناگیرین، مانگانەیەکی باشمان نایەنێ قسەمان پێ ئەڵێن. ئێستا ئێمەش هاتوینێتەوە پیشەکەمان وەکو دارتاش بین، پێمان خۆشە ئێ لێرە مرتاحین، چی زماندارەکان چی ساحبی مەعمەل لەگەڵمانە خراپ نین، باشن لەگەڵمانە. ئێستا خۆتان بە چاوی خۆتانە بینن ئێمە ئیشەکەین و زۆر دڵخۆشین بەم ئیشەمان. نابیستەکان بە دیقەتەوە کارەکانیان ئەنجام دەدەن، هەندێکیان فێری پیشەی دارتاشی بوون و هەندێکی تریان دەیانەوێت فێر بن. پێکەوە بوونیان لەم کارگەیەدا هێندەی تر گەرم و گوڕی پێداون، بەو پێی لە یەکتری تێدەگەن و بەبینینی یەکتری دڵخۆشن. کەسەکانی تر لێمان تێناگەن، مەجبورین لە ماڵەوە دانیشین، چوونە دەرەوەمان نییە، هەر لە ماڵەوەین. بەڵام ئێستا کۆمەڵەمان نییە بڕۆینە کۆمەڵی کەڕووڵاڵان. لە دوای مەکتەبکەینەوەین بۆ ئێرە ئیشەکەین، ئیشمانەیاتێ فێرمانەکەن. خاوەن کارگەکە کە بەباشی شارەزایی لە زمانی ئاماژەدا هەیە و بەباشی گفتوگۆ لەگەڵ نابیستەکان دەکات و هەلیکاریشی بۆ ڕەخساندوون. 7 کەڕووڵاڵمان لایە، جاری وایە بە شەوانە بن بەدە 12 هەر چەندێکیان بێت ئێمە بۆ وەرگرتن فێریانەکەین بۆ پیشەکە. بەڵام شوێنەکە ئەوەنە گەورە نیە ناتوانین هەمویان وەرگنین، لەبەرەوەی زیاد لە 200 کەڕووڵاڵ لە کەلارە هەیە، ناتوانین شوێنی هەر هەمویان کەینەوە. من لە تەمەنی 10 ساڵیەوە لەگەڵ کەڕووڵاڵەکانە ئیشم کردووە. وەساکەی خۆم کە پێشتر وەستان بووە، مامۆستاەرکان بووە، بە جێگای فەخر و شانازیە بۆ من، لەبەرەوەی کە من پێشتر لای خۆی ئیشم کردووە، دی هەوا لەگەڵ ئەوانە لەو زمانە ڕاهاتم. تقریبا وە بۆ 25 ساڵە من لەگەڵیانە و ئەم کەسانەی شوێنیانە لە شوێنێکی تر، چکە من لەو شوێنە فێر بووم و لەگەڵانە ڕاهاتوم، لە لای من زۆر مرتاحن و من خۆشم لەگەڵەوانە مرتاحم. نابیستەکان بەکارکردن لە کارگەکە کە لە شاری کەلارە دڵخۆشن، نەک بەتەنها لەبەرەوەی هەلیکاری بۆ ڕەخساندوون، بەڵکو کارگەکە بووەتە شوێنی یەکتربینینیشان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.